ئامانجی ئێماوەیە سیمایەکی جوان تەندروستیەکی پاک ژینگەیەکی پاک بدەین بە شارەکەمان وەکە زانین شاری کەرکووک لە ڕووی ژینگەیە زۆر پشتگوێخراوە دارچاندن لە کەرکووکە زۆر کەمە ئێمە ژۆ گروپی هۆشیاری گەنجان ئەمڕۆ وەستاین بە چالاکێکی ژینگەی بە چاندنی پەنجانە مام و ڕێنمایی تەندروستی بڵێم ڕێنمایی ژینگەیی بۆەوەی بتوانین خەڵک ئاگادارکەینەوە لە ڕووی ژینگەوە. ئێمە وەکو گروپی هۆشیاری گەنجان هەستاوین بە ئەنجامدانی چالاکێکی ژینگەیی لەژێر دروشمی بۆ داهاتوێکی سەرکەوتوو یەکەم هەنگاو ژینگەیەکی پاکە. ئامانجی ئێمەوەیە سوود بە شارەکەمان بگەین و ئێمە هەستاوین بە چاندنی زیاتر لە 50 مام و دابەشکردنی ڕێنمایی ژینگەیی و هیوادارین خەڵکی کەرکووک هاوکارمان بن بۆ پاکردنەوەی شوێنەکان و چیتر زبڵ لە سەرجادەکان فڕە نەدەن و داواکارین لە شارەوانی کەرکووک بە هەمان شێوە هاوکارمان بێ چونکە بەڕاستی شاری کەرکووک لە ڕووی ژینگەییەوە زۆر پشتگوێخراوە.